بینەرانی پایتەخت میدیا لە هەر شوێیەکان سڵاوتان لێ بێت لە کاتژمێر هەشتی ئەم بەیانیە لە شاری هەولێر لە یەکێک لە گەڕەکەکان بەنزیرخانەیەک ئاگری گرتووە. ئەم دیمەنەی کە دەیبینن دیمەنی سوتانی یەکێکە لە بەنزیرخانەکانی گەڕەکی فەرمانبەرانی شاری هەولێر. لە بەیانی ئەمڕۆ لە بە دیاریکراوی بە گوتەی بەشێک لە شایەت حاڵان لە کاتژمێر 8 و 20 خولەکی سەر لە بەیانیەوە ئەم بەنزیرخانەیە بەهۆی تێکردنی بەنزین بە شێوازێکی هەڵا گڕی گرتووە. دووکەڵەکەی یەکجار زۆر و فراوانە. چەنگەڕەکێک لە شاری هەولێر بەهۆی ئەم دووکەڵە زۆرەوە هەتاوەکەیان لێون بۆ تەنیا ئاسمانێکی تاریکیان بۆ ماوەتەوە. لە ئێستادا بەشێک لە تیمەکانی بەرگری شارستانی تیمەکانی ئاگرکوژێنەوە لێرەن بۆ کۆنتترۆلکردنی ئاگرەکە. هاوکات بەشێک لە هاوڵاتیان تووشی زەرەر و زیانی مادی هاتوون. بەشێکیان باس لەوە دەکەن کە ئەوانی کە ماڵەکانیان خانوەکانیان لە نزیک ئەم بەنزیرخانەیە پەنجەرەکانیان شکاوە و هاوکات ژمارەیەک ئۆتۆمبیلیش بەهۆی بەرزی ئاگرەکە و بەهۆی تەقینەوە لە نێو ئاگرەکەدا ئازیانیان بەرکەوتوە. شاید حاڵێکم لەگەڵە بفەرمووە ئێرە سوپاس دەکەم پێم بڵێت تۆ بۆنەی ئەوەی ئاگداری ڕووداوەکە بووی چۆن بوو وەچێ زەرەر و زیانی بە خێراتنی خەناڵەکەتان دەکەم ساعت 8 ئەوانە بوو ئەو بەنزیرخانە گڕی کرد. ئەو مارانە دەروبەری بۆ ڕوو ئاسنیان گەیشتێ زەرەرمەند بووە. تەکسی بە جادەی داهاتیا بۆ زۆر دوور بووە مەسافەشی دووریش بۆ ڕ پێکەتێ وێرانی کردێ لە ناو بەنزیرخانەکە لە ئاسمانە ڕاهاتێ پێکەتێ بێ ئێستا بوو بۆ خۆم لەسەر ئەو سۆری بوومەها ئەو قەلابەت دیتیا گەرماتی گەیشتە من لەوێ دەربوون نەفەرش لێرانە هاتە دەری بە سوتای ئەلێرانە بووە سوتاوە ئەلێرانە تازە لێرە هەریان گرتێ و جەماعەت هەریان گرتێ ناریتیان لە ئەوەی سوتاوە بۆ کارمەندی بەنزیرخانەکە بۆ یاخود هاوڵاتی ئاسایی بووە کارمەند بۆ چۆ بەنزیرخانە لا بە بەنزینی تەوزیع دەکەس بینە ئەو مارانەش هەموو زەرەرمەند بووە هەموو پەنجەرەشکایە تەمەشاکە ئەو لایە تەسوورکە بۆ ڕلێ دەرهاتێ بە تەکسیکەتیە بە تەکسیکەتی ئەوە بەناوەندی ئەوەی سایق و بۆنێتی وێران کردیا. باس لەوە دەکرێتن کە هۆکاری سەرچ کەوتنەوەی ئەم ئاگرا دەگەڕێتەوە بۆ ئەوەی بەنزین بە شێوازێکی هەڵە تێکراوە. وڵی ئەوەی نازانم مۆزەوە دەگەڕێتەوە سە مۆزەفەکانی خۆیان ئەوان کارمەند لێ ئەو هەرچی ئەبرێن ئەمە ئەوەی نازانین وەیان لا ئەوە بەخۆیان دەزانن هیمالی خۆیان وەیانە دەبێت بەعزەر بێ لەگە بەزر و غازی ئەوە ئاگرە کاکە زەرەر و زیانەکان هەر مادی و جانی چی دیکەن کو نەفەری سوتای نەفەر ئەلێرانە کەتە بوو بە سوتایی کو ئەدی کو مادیش کەتیە و ڕۆیش کەتێش ئەلێرانە هەریان گرتەوە ئەگە بستێنێ دەرجاتر ئەنگۆ معلوماتی باشتر دەزانێت. شاد حاڵێکی دیکەم لەگەڵ سڵاوت لێ بێت پێم بڵێ چ زانیاریێک لای تۆ هەیە سەبارەت بە وڵای ئەمەوە تەمارمان ئەلەو ڕێزیە تەمەشاکە یەک جامی سەرەوە یەک جام نمایە هەموو هاتە خوارێ ئێستا هەر هەموو هاتە خوارێ ئەو تەقینەوەیکە ئەو لۆرێکە تەقیەوە گەرمایە گەیشتە پێش دەرکەمە گەرمی هەر ئەوە وەرە تەسویرکە یەک جامە پێوە نمایە هەموو وا لە خوارێ هەموو شکایە نارەتاتی گەورە لە بەنزین بەتاکردنەوەی لێهاتی ئەو تەنکەرە بەنزینی بەتاکردیا بەنزینی بەتاکردی لە ئالە بەزن بێ تاکردنەکە و ئاگرێ گرتیا هەرکەسی زۆر جوابزان بریندار شتی هەیە نەچوینە وەڵامە نەچوینە ناوێت زانیاریمانە بەس هەیە ئێستا وا خەڵک دەستێنێت تەمەشا دەکە بزانیت چ بووە بەس ئێمە کەس نما ئێرە منتیقەیمە ئەو ڕێزە هەتا سەری هەموو جامی هاتە خوارێ هەر هەموو ئەو ڕێزە هەتا سەری ئارێ وەڵا بە کاملی هەموو جامی سەریان هەموو هاتە خوارێ جامەکە. هاوڵاتێکی دیکە لێرەیە سڵاوت لێبێت پێم بڵێ چ زانیاریەکە تێ لەسەر ئەم ئاگرامە کەی بوو چۆن بوو چ زیانی هەشت و 20 دقیقە ئەوە هەشت بوو لە دەوری هەشت لە پاش 20 دقیقەی بوو ئێمە لە ماڵەوە مێشی گەورە هە لە ماڵەوە شت دابەزی مش بە کوڕەکەم گوتم ئەتوو بووی لە سەربانی وتی نا ئیتر چوینە سەربانی دیتم خەڵک لە دەرەوەی هاتمە دەرەوە ئاگر لە بەرزخانەکە بەرزە بوو ئیتر ئافرەتێک لەسەری کۆڕانەکە وتی کاکە زەرامەک لەوێ کەوتووە وەڵام منیش دەگەم ناڵەکەم غاڵمدا زەلامەکەم دیتەوە قسەی دەکردم گوتی ئەوە لێرەمە ڕوود و هیچ لەبەر نەما بوو هیچ لەش لەبەر نما بوو لەگەر سوتا بوو هەمووی چ ئاسەوارێک بە دەستەوە هەموو سوتا بوو بەڵێ کوڕەکەم پایینەکە لێ بکردەوە تێی ئاراند گوتم غاردە سارێ بینە وەڵا ئیدی سارێ هینام ئەو نەفەرم ئاشنا سارێ و ڕاست دەدەم لە تەواری لۆ خەسخانەی مێرەبانی ئەومە تەلەفۆنمان لەو مارەیان کردو ئەمە لێ بووین بەجیم نێشت لەبەر عیلاج و میلاجی هەندێک عیلاجمان لێ هێنا دوو نەفەر هاتن گوتی برامە کە ئەو گوتی برامە ئێنە عیلاج دەما هاتنەوە بەجیمان هێشت و هاتنەوە ئەوەندە معلوماتم هەیە.
جگە لە برینداربوونی هاوڵاتێک باش بەس پێم بڵێ ئەمە هاوڵاتی ئاسایی بوو یاخود کارمەندی وابزانم کارمەندی بەنزخانەیە کارمەندی بەنزخانە کە سووداوە بەڵێ باش زیانی مادی چی دیکە هەیە هیچ ئۆتۆمبیلێکی دیکە هەیە لێرە زیانی بەرکەوتوێت جگە لە خانوەکان لە ناو بەنزخانەی نازانم لەبرۆی نووس لە ناو بەنزخانەی ئەمە لە دەرۆژ ژانی ئۆتۆمبیلی نەبوو بەس جام و پەنجەر و شیوام هاتەوە خوارەوە داوا دەکەین حکوومەت ڕێ بەنزیخانە نەدا لە ناو ماران ئیجازەی نەدا و هەموو کارەسات دروست دەبێت لە ناو ماران نییە دەکەتەوە لە ناو ماران باە ئەوە داوا دەکەم بەنزخانە دێتێ لە ناو ماران شوێنی چۆل ئەوە شوێنی چۆلیش باوزە ئاسن و ئەوە بۆ ڕگەشتە زەرمەند بۆ لەو خەرچی برا ئەمە هەموو زان چ کارە ساتەکە و هاالە ئاگری بری بتەختەوە ئەوە داوای قەرەبووکردنەوە دەکەن ئەمە هەموو زەرمەندی لە هەموو جامەکان هەموو هاتە خوارێ هەرداوا لە حکومەت دەکەین قەرەبوومان بکاتەوە هەموو بەس ئیجازەی نەداتێت ئەو ماڵەکەی بزانە زان پێوەمەوە واتە ماڵەکەی ئەو ماڵەکەی منە ئەو زان پێوەمەوە ینی وەک لە چاوی کامێرای ئەوە دیارە هەموو هاتە خوارێ وەک لە چاوی کامێرای پایتەخت میدیاوە دیارە ئەمە جامی یەکێکە لە ماڵانەی کە لە نزیک ئەو بەنزیخانەیە کە ئەمڕۆ ئاگری گرتووە جامەکە بە تەواوی شکاوە ئەوان لە ناچاریان ڕێک پەردەیەکیان پێداداوە بۆ ئەوەی شوێنەکە دیار نەمێنێت جگە لە سووتانی ئەم بەنزیخانەیە هاوڵاتێکی زۆر لێرەدا زەرەر و زیانیان بەرکەوتووە هاوکات شاد حاڵان باز لەوە دەکەن بەیانی ئەمڕۆ لە دوای کاتژمێر 8ەوە ئەم بەنزینخانەیە بەهۆی تێکردنی بنزین بە هەڵات دوای ئەوەی تانکەرێک دەڕوات بنزین تێدەکاتن بەهۆی هەڵەیەکەوە بنزینخانەکە گڕ دەگرێتن و ئاگرێکی گەورەی ینی لێ بەرز دەبێتەوە بە جۆرێک لە جۆرەکان و دوای ئەمەش چەند جارێک تەقینەوە لە نێو بنزینخانەکە بەهۆی کاریگەری زۆری بنزینەکە و ئاگرە گەورەکە دروست دەبێتن ئەمەی کە ینی دەیبینن ئێستا سووتانی ئەم بنزینخانەیە کە لە بەیانی ئەمڕۆوە گڕی گرتووە بەهۆی تێکردنی بنزین بە شێوەیەکی هەڵا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان تووشی زەرەر و زیان هاتوون من کەمێک لەمە بەرگفتوگۆم لەگەڵ یەکێک لە هاوڵاتیەکان کرد باسی لەوە دەکرد کە ینی ئەمە کە دەیبینن دیمەنی سووتانی بنزینخانەکەیە ئەوە لایەکی دیکەوە هاوڵاتیەکی یەکجار زۆر لە نزیک ئەو بنزینخانەیە کۆبوونەتەوە بە بۆنەی ئەوەی کە ماڵەکانیان خانوەکانیان لە نزیک بنزینخانەکەیە و ئەمەش بووە تەمای نیگەرانی ئەوان چکە بەشێکی زۆر لە هاوڵاتیان ئەوانەی کە خانوەکانیان ماڵەکانیان لە نزیک بنزینخانەکەیە جامی خانوەکانیان ماڵەکانیان سوتاوە جگەلەوەی کە جامەکانی بەشێک لە خانوەکان سوتاوە هاوکات ژمارەیەکی زۆر لە ئۆتۆمبیل لەم نزیکی ئەم بنزینخانەیە زیانیان بەرکەوتووە من ینی کەمێک لەمە و بەرگفتوگۆم لەگەڵ هاوڵاتیە کرد ڕەنگە کەمێکی دیکە لە شاشەی پایتەخت میدیاوە ئێوە دیمەنەکە ببینن کە چۆن ئۆتۆمبیلێکی مۆدل بەرزی لایە و بەهۆی کاریگەری زۆری ئاگرەکە ڕێژەی زۆری ئاگرەکە زیان بەر ئۆتۆمبیلەکەی کەوتووە جامی ئۆتۆمبیلەکەی شکاوەوە بۆنیتی ئۆتۆمبیلەکەی وێران بووە بە جۆرێک لە جۆرەکان ئەمە بنزینخانەی لاپ ئۆیلا لە گەڕەکی فەرمانبەرانی شاری هەولێر بەیانی ئەمڕۆ بەهۆی پێکردنی بنزین بە شێوەیەکی هەڵا گڕی کردووە من باس لە خاڵێکی دیکە دەکەم ینی ئەمە سووتانی ئەم بنزینخانەیە تەنیا لێرەدا ڕنگ ناداتەوە بەڵکو دووکەڵەکەی هێندە زۆرە بە تەواوی لە ئاسمانی شاری هەولێر دیارە ژمارەیەکی زۆر لەو گەڕەکانی کە لە نزیک شاری هەولێرن خۆرە تاویان لێون بووە و ئاسمانەکەیان بە تەواوی تاریک داهاتوو ینی لە نزیک شەقامی 120 مەتری شاری هەولێر بە تەواوی دۆخەکە نالەبارە بەهۆی ئەوەی کە ئەم دووکەڵە زۆرە وای کردووە ینی ئاسمانی شارەکە تاریک دابێتن و لە تەواوی شاری هەولێر ئەم دووکەڵە بەرزە دەبیندرێت بەڵام خۆشبەختانە لێرە ژمارەیەکی زۆر لە تیمەکانی بەرگری شارستانی تیمەکانی ئاگرکوژێنەوە هەیە بۆ کۆنتترۆلکردنی دۆخەکە و لە ئێستادا بەشێکی زۆر لە
ئاگرەکە کۆنتترۆل کراوە بەڵام تاوەکو ئێستا ئاگرێکی زۆریش ماوە چکەم ئاگرە یەکجار فراوان و گەورەی ئەمە شکا دەیبینن گەیشتنی یەکێکی دیکەیە لە ئۆتۆمبیلەکانی ئاگرکوژێنەوە بۆ ئەوەی دۆخەکە بە تەواوی کۆنتترۆل بکە و ئەمەش هاوڵاتێکی یەکجار زۆر کە ماڵەکانیان خانوەکانیان لە نزیگەم بەنزینخانەیە لێرەدا کۆبوونەتەوە ئەمەی کە دەیبینن سوستانی ئەو بەنزینخانەیە لە شاری هەولێر کە ئەم بەیانە بووەتە کارەساتێکی گەورە لە سنووری پارێزگاکە من دەمەوێت گفتوگۆ لەگەڵ هاوڵاتیان بکەم ئەگەر بیانێت برا ئێوە لێرە بوون لە کاتی ئاگرەکە چێ لێرە بوو لە کاتی سلام جانەکەم ئاگداری ڕووداوەکە چۆن والله ئەمەش تازە هاتی زۆر ئاگەمان ئاگرەکەی نەبوو کچێک دوور بووین چۆن بوو هاتن ئێرە چیتان بینی والله هەر ئاگر و قەڵەباڵغی و ئەو شتانە چەند کەسیانی کردووە معلوماتم نییە والله برا ئێوە لێرە بوون لە کاتی ئاگرەکە ئاگرێکی گەورەیە و تەقینەوەکی گەورە ڕوویدا و تەقینەوەش ڕوویداوە زۆر گەورە بوو تەقینەوەکی هاتین قەرەباڵغی بوو ئاگرەستی سڵاو دەبێت سڵاو دەبێت چۆن هاتی ئێرە چی ببینی وەڵام مەفاتن لێرە دوو جار تەقیەوە بەنزخانەکە یعنی جار یەکەم زۆر بەخۆت نەبە جاری دوم گرمەکی گەورەی هاتۆ منتیخانەش دەکە پەنجەرەکانی هەموو شکا چەند کەس زیانی بەرکەوتە زیانەکان زیانەکان ئەمە نازانین شاید لە مێژنێ هاتینە تازە هاتین یعنی نازانین کۆ زیانەکان پێیان نەگوتینە جەماعەت چەند تیمی بەرگری شارستانی هاتن وڵا بەرگری شارستانی هەموو لێرە عازرە ماشەڵڵا بە ئاسایش و بەرگری شارستانی و ئەو کوژێنەوە هەموو لێرەیە ئەمە کاجوێویستی گوتەی بەشێکی دیکە لە هاوڵاتیان سەبارەت بە کەوتنەوەی ئەم ئاگرە گەورەیە لە شاری هەولێر تیمەکان لێرەن هێزە ئەمنیەکان لێرەن بۆ کۆنتترۆلکردنی تەواوەتی دۆخەکە بەوەکو دەیبینن دووکەڵێکی یەکجار زۆر ئاسمانی شاری هەولێری داگیر کردووە بە بۆنێ ئەوەی کە کاریگەری ئاگرەکە یەکجار زۆر و فراوانە بە هاوڵاتیان بە نیگەرانیەوە لێرە وەستان و چاوەڕێی کۆنتترۆلکردنی ئاگرەکە دەکەن ئەمە شکا دەیبینن پێشتا ینی پاشماوەی ئاگرەکەی ئەم بەنزینخانەی کە گڕی گرتووە ئەنی چکە کاریگەریەکە یەکجار زۆر بووە لە مەودایەکی یەکجار دوور بە بۆنەی کە دەوەی تەقینەوەیەکی گەورەی لێ ڕوویداوە ینی ئەمە بەنزینە ئەمەش دووکەڵی ئاگرەکەیەوە جگەلەوەی ئێمە بە خۆی ئەوەی کە دەمانەوێت سەلامەتی جانی تیمەکانمان بپارێزین بۆیە نامانەوێت نزیکی ئاگرەکە بکەین بەڵام وەکو دەیبینن ئاگرەکە یەکجار زۆر و فراوانە برا سڵاوت دەبێت تۆ ئاگداری ڕووداوەکە بوو والله من تازە هاتم بۆچی ئەو خەڵکەی هەر تازە هاتم وەڵا نازانم مشکلە چییە سەبەبی چییە دەمەوێت لە گۆشەیەکی دیکەوە دیمەنی ئەو ئاگرەتان پێ نیشام دەم و بۆ بگواسمەوە ئەمە گۆشەیەکی دیکەی ئاگرەکەی ئاگری و بەنزینخانەی لە شاری هەولێر کە لە بەیانی ئەمڕۆوە سوتاوە دووکەڵێکی یەکجار زۆر لە ئاسمانی شاری هەولێر بەرز دەبێتەوە تیمێکی یەکجار زۆری بەرگری شارستانی لێرەن هەڵام ئاگرەکە یەکجار زۆر و فراوان و گەورەیە ئێوە لێرە بوون لە کاتی ئاگرەکە هیچ زانیاریەکان هەیە زانیاری زانیاریەک لەسەرەوە بە قورعان دەوری ساعتەکەنی و پێش ئێستاها لە خەوێ بووم بەگرمە ئێستا وڵای پیاعی بەدورێک بەگرمە ئێستای وڵا هاتمە دەرێ دەبینم ئاگرێکی گەلە گەورە یەکەم زمان لێو دیوێ هاتمە دەرێ سەد جارێ دەبینم ئەو بەنزینخانە ئەستۆیە یەکەم جارێ ئەوەی بەخۆی هەر چارێ ئەستای ئەو ڕژە کامل بەقاعی ئەو بەقاعی گواستنەوە شتەکانە هەموو شتەیە هاتمە ئاگرەکە لێرە تەقی و گەیشتە قاعەکەش ئەوێن دەرێش تەقی نازم غاز بوو چ بوو پەردە مەردە سوتا بوو وڵات تقریبا 4 جار تەقیەوە جاری یەکەم بەخۆت بوو جاری دووەم و سێم ئاگرەکە پڕک نزل بوو جاری چارەم گەورەتر بوو تەقینەوە پڕەکێرە خراپتر ئەوە بوو بە قورعان ئەوەن دەی بزانم ساق ڕێلانەوە شتەکانم برینداربوونی وازم دووشیان مردنیە دوو کەس مردوونە وا بزانم بە قورعان ئەوە دەمچێ لێوانە زیانی جیانیش هەیە وڵای بزانم ئەی زیانە مادیەکان زیانی مادیەکە دوازم سێ لۆری ئەو شتەکانە سیارێکی کۆڵە زۆرەیە لەگەڵ قاعی ئەو لایە هەمووی شتاینە
ئەمەی کاجێویستی بوون گوتە یەکێکی دیکە بوو لەو کەسانەی لەو شایەت حاڵانەی کە ئاگداری ڕووداوەکەیەوە ماڵیان لە نزیک ئەم بەزیخانەیە کە بەیانی ئەمڕۆ لە گەڕەکی فەرمانبەرانی شاری هەولێر ئاگری گرتووە. ئەمە تۆ ئاگداری ڕووداوەکە بوو؟ ناوڵە نەبارە تازات ماشە ئەمەی کە دەیبینن گۆشەیەکی دیکەی ئاگری ئەو بەنزینخانەیەیە کە بەیانی ئەمڕۆ بەهۆی تێکردنی بەنزین بە شێوەیەکی هەڵەگەڕی گرتووە. هاوکات ئەمەشی کات دەیبینن ئەمە یەکێکە لەو بار هەڵگرانی کە لە نێو بەنزینخانەکەدا سوتاوە. یعنی ئەمە ینی وەکو دەیبینن ڕێک زیانی ئاگرەکەی شاری هەولێرە ئۆتۆمبیڵێکی بار هەڵگێر بەهۆی ڕێژەیەکی زۆری ئاگرەکە کاریگەریەکی گەورەی ئاگرەکە سوتاوە. یان وەکو دەیبینن ئەمە ئۆتۆمبیڵێکی بار هەڵگرە بەهۆی ئاگری ئەم بەنزینخانەیە گڕی گرتووە و بە تەواوی وێران بووە ینی هەمووی بووەتە غەڵووس. چۆن ماما ماوسەنەوە قسە بینەرانی پایتەخت میدیا ینی وەکو دەیبینن لە کاریگەری ئاگرە گەورەکەی هەولێر ئۆتۆمبیڵێکی بار هەڵگێر بە تەواوی سوتاوە و بووەتە خەڵووس و هاوڵاتیان باس لەوە دەکەن زیانێکی مادی یەکجار زۆری هەیە بۆ خاوەنەکەی و ئەم ئاگرە بە شێوەیەکی پێشبینی نەکرا و زیانێکی یەکجار زۆری مادی گەورەی هەیە و ئەمەشی کە دەیبینن دیمەنی سوپانی بەنزینخانەکەیە تاوەکو ئێستا بە شێوەیەکی تەواوەتی کۆنتترۆڵ نەکراوە و هاوڵاتێکی زۆر لێرەدا کۆبووەتەوە و ئەمە شەر ئەو بەنزینەیە کە ینی لە بەنزینخانەکە دێتە دەرەوە بەنزین و ئاو تێکەڵ بووە و جگەلەوە دووکەڵێکی یەکجار زۆری هەیە ئاسمانی شاری هەولێری بە تەواوەتی داگیر کردووە. جگەلەوەش بۆنێکی زۆری هەیە و هاوڵاتیانی ئەم گەڕەکە نیگەرانن بەوەی کە بەنزینخانەکە لە نزیک ماڵانە و لە نێو گەڕەکە بەهۆی ئەوەی لە ڕووداوی لەم شێوەیە هاوڵاتیان زەرمەندی سەرەکی دەبن. ئەمە ئۆتۆمبیڵی بار هەڵگرەکەیە و هاوکات کە سوتاوە یانی ئۆتۆمبیڵی بار هەڵگرە بەم شێوەیە سوتاوە بەوەی کاریگەری زۆری ئاگرەکەەوە و هاوکات ئەمەش کە هێشتا بەنزین و ئاو لە نێو بەنزینخانەکە دێتە دەرەوە و تاوەکو ئێستا مەترسی هەیە لەوەی کە دووبارە ئاگرەکە تەشەنە بستێنێتەوە ئاگرەکە تەشەنە بستێنێتەوە و زیانێکی دیکەیە بێت چکە هاوڵاتیان باز لەوە دەکەن لە کاتی گرگرتنی چەند جارێکە گوێبیستی تەقینەوە بوونە گوێبیستی دەنجی تەقینەوە بوونە. ئەمە ژوورەوەی بەنزینخانەکەیە تیمەکانی بەرگری شارستانی لێرەن هێزانیەکان لێرەن بۆ کۆنتترۆلکردنی دۆخەکە بە تەواوەتی. ئێوە ئاگداری ڕووداوەکە بوو؟ نا بەخدا مارم لێرە بەعدا گەیشتمە ئەماگە مێنی ئاگداری ڕووداوەکە بووی؟
ئوستاسەوە لێرە بوون لە کاتی ئاگرەکەی زانیاریەتان هەیە کێ ڕووداوە معنا أنا مش خرج تازاتم أقرب دي تواتم خرج منطقي ما خەڵکی ئێرەی برا خرج وسنورين هاوڵاتیان باسنەوە دەکەن جۆبیستی دەنگی تەقینەوە ولا برا وراسك خلق ودرين برا هیچ زانێکیە بە زیانەکان چی قرآن نازل أما شاتينا قلت معنا قال أو كاريامين بس خلقك اللي ناقرن برقري فرياكوتن زيادة إيش كان إخوانك ولا ولا خلقك اللي ناقر عن خلقك اللي تواتنا وبنزخانين من کەمێک لەمە وەرگفتوگۆم بەشێک لەگەڵ شاد حاڵان کردوەگەوە لە پایتەخت میدیاوە گوێبیستی بوون ئەوان باسییان لەوە دەکرد کە جگە لە زیانی مادی زیانی جانیشی هەیە چەند هاوڵاتیەکە بەهۆی ئەوەی لە نزیک ئاگرەکە بوو نەسوستاون وە گڕیان گرتووەوە لە ئێستادا چەند بریندارێک گواستراونەتەوە بۆ نەخۆشخانەیەک لە شاری هەولێر جگە لەمەش هاوڵاتێکی زۆر زیانی مادی بەرکەوتووە لەوانە خەڵکە بۆ ئۆتۆمبیلی زیانی بەرکەوتووە و لێرەدا ئۆتۆمبیلێکی دیکەی بار هەڵگر سوتاوە و هاوکات ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان پەنجەرەی خانووەکانیان سوتاوە و جگە لەمەش ئاگرەکە لە کاتژمێر لە دوای کاتژمێر هەشتی بەیانیەوە بووە بۆی ئەوەی کە یەکێک لە تانکەرەکان واتە ئۆتۆمبیلەکانی بار هەڵگر بە شێوەیەکی هەڵا بنزینی لە ئۆتۆمبیلەکەی خۆی کردووە بەڵێ ئێستادا تیمێکی یەکجار زۆری بەرگری شارستانی هێزەکانی پۆلیسی فریاکەوتن و هێزە ئەمنیەکان لێرەن بۆ ئەوەی دۆخەکە کۆنتترۆل کردن وەکو لە چاوی کامێرای پایتەخت میدیاوەش دەیبینن تیمەکانی بەرگری شارستانی ئاگدار ڕووداوەکە عزميني درت پێم بڵێ ڕووداوەکە چۆن والله من ألي ركان أبوم لقرن باش جورات كهاتين سكس بريندارا أنا عم تقينه والله چۆن بوو ڕووداوەکە کەی بوو والله للساعة تشتو بواتا تاسة أنا دك شاوا أري والله بمكتب أنا زامي عمشكيا هادي أو يوم ما رانا شكايا عمشكيا بالله سكس بريندار بوا با قلبي عصتيا بخوايا عشتوني وأهل أبو أري والله هۆکاری ئاگرەکە چی بوو والله قوتيان أو تريلي بنازم سيان لهاتو بخواي باش نازم من وەکو دەیبینن ئەمەش ئۆتۆمبیلێکی دیکەی بار هەڵگرە کە ئاگری گرتووە و گڕی گرتووە ینی ئۆتۆمبیلێکی بار هەڵگر لە خوارەوە کە کەمێک لەمەوبەر دیمەکان بۆ گواستنەوە گڕی گرتبوو سوتا بوو هاوکات ئەمەشی کە دەیبینن کەمێک لەمە ئەوەیان کەمێک لەمە ئەمە ژواتە ئاگری گرتووە و گڕی گرتووە واتە تاکو ئێستا ئەوەی کە ئێمە لە پایتەخت بۆمان گواستونەتەوە دوو ئۆتۆمبیلی بار هەڵگر لەم بەنزخانەیە ئاگریان گرتووە جگە لەمەش ئۆتۆمبیلێکی دیکەی مۆدل بەرز بچوو ئەمیش بەهۆی ئەوەی کە تەقینەوە لە نێو بەنزخانەکە ڕوویداوە ئەمیشان زیانێکی زۆری بەرکەوتووە هاوکات هاوڵاتیان لەم دەوروبەر و نزیکە جامی ماڵەکانیان شکاوە جامی خانوەکانیان شکاوە بۆی ئەوەی کە تەقینەوە لە نێو بەنزخانەکە ڕوویداوە و کاریگەری ئاگرەکە زۆر بووە و هاوکات چەند کەسێک بریندارن بەهۆی ئەوەی کە بۆی ینی کاریگەری زۆری ئاگرەکە بەو دیمەنانەش بە شێوەیە کە ڕاستەوخۆ لە چاوی کامێرای پایتەخت میدیاوە دەیبینن دیمەنی کۆنتترۆلکردنی ئاگرەکەن ئەمە بەنزخانەی لاب ئۆیل لە گەڕەکی فەرمانبەرانی شاری هەولێر
لێستادا ژمارەیەکی زۆری لە تیمەکانی ئاگرکوژێنەوە تیمەکانی بەرگری شارستانی هەولێر گەیشتونەتە شوێنی ڕووداوەکە و دەیانەوێت لە نزیکترین کاتدا ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەن. ئەلی جێی باس و خۆشحاڵیە ینی بە جۆرێک لە جۆرەکان ئاگرەکە نزیکە لە کۆنتڕۆڵکردن. تیمەکانی بەرگری شارستانی لێرن لاەنە پەیوەندیدارەکان لێرن سەرقاڵی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە سوکە بۆی ئەوەی زۆر گەورەیە ئێستا ینی نزیکە لەوەی کە کۆنتڕۆڵ بکرێتن دوو ئۆتۆمبیلی ئاگرکوژێواتە ببورن دوو ئۆتۆمبیلی بار هەڵگێر لێرەدا سوتاون. ئەمە یەکێکیانەکە لە چاوی کامێرای پایتەخت میدیاوە دەیبینن یەکێکی دیکەیان لە ژوورەوە یەکەمێک لەمەوبەر دیمەنەکەمان بۆ گواستنەوە جگەلەوەی دوو ئۆتۆمبیلی بار هەڵگر سوتاون. ئۆتۆمبیلێکی دیکە کە پایتەخت میدیا بۆ یەکەم جار دیمەنەکەی بڵاو کردەوە ئۆتۆمبیلێکی تاکسی جۆری تۆیۆتا کرۆڵەی هایبرێت بوو. ئەم نوێیانەواتە ئەویش بەهۆی ئەوەی کە لێرە تەقینەوە ڕوویداوەوە قورسایی دەرچۆچووەتە دەرەوە بەر ئۆتۆمبیلەکە کەوتووە و تاکسیەکە بە تەواوی وێران ببوو ینی و هاوکات خاڵێکی دیکەش دەمەوێت بۆتانی باز بکەم. زیانی گیانیشی هەیە ڕووداوەکە هێندە نییە کە زیانی مادی هەبێتن. شاید حاڵان باس لەوە دەکەن کە خەڵکیان بینیوە لێرەدا سوتاوە بە سوتاوی هاتووەتە دەرەوە و هاوکات جگەلەوەی کە خەڵکیان بینیوە سوتاوە بە سوتاوی هاتووەتە دەرەوە باس لەوە دەکرێت کە سێ کەس بریندار بوونە واتە سێ برینداری دیکەش سێ بریندار هەیە لە نێو ڕووداوەکە. مە گوتەی شاید حاڵانە کە باس لەوە دەکەن ئەوان بریندارەکانیان بینیوە و گواستویانەتەوە بۆ نەخۆشخانە. ئەمە هەوڵ و ماندبوونی تیمەکانی بەرگری شارستانی هەولێرە هێزەکانی فریاکەوتن پۆلیسی فریاکەوتن و هاوکات لاەنە پەیوەندیدارەکان لێرن هێزە ئەمنیەکان لێرن. بینەرانی پایتەخت میدیا ئەوەی کە بۆم گواستنەوە بۆم باسکردن زانیاری تەواو بوو لەسەر ڕووداوی ئاگرکەوتنەوەکەی شاری هەولێر. تیمەکان لە ئێستادا سەرقاڵی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکان بە شێوەیەکی تەواوەتی و هێزە ئەمنیەکان لێرن بۆ کۆنتڕۆڵکردنی دۆخەکە. زیانی گیانی هەیە چەند هاوڵاتێک بریندارن زیانێکی زۆری مادی شێ دوو ئۆتۆمبیلی بار هەڵگرت بە تەواوەتی سوتاون و وێران بوون و ئۆتۆمبیلێکی دیکەی بچووگەویش بە هەمان شێوە زیانی بەرکەوتووە. ئەمەش کا دەیبینن دیمەنی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەی لەلایەن هێزەکانی هێزە ئەمنیەکان لایەنە پەیوەندیدارەکان پۆلیس فریاکەوتن تیمەکانی بەرگری شارستانی و ئاگرکوژێنەوە. پایتەخت میدیا بەردەوام دەبێت لە ڕووماڵی کەوتنەوەی ئاگەر لە بەنزخانەیەکی شاری هەولێر و دروستبوونی تەقینەوە تیایدا.